کە لە ناخدا ئەمەزرەی لەگەڵ خوای پەروەردگارە ڕێجا چیە دێ چیە ئەو شتێک کە بەرامبەرمە بێ ئیرادەی خوای لەسەر نییە مەگەر قل لن يصيبنا لن أداتي نفي تأبيدية لن يصيبنا إلا ما كتب الله لنا هەرچی شتێک کە خوای پەروەردگار لەسەری نووسیوین دێتە ڕێمان هیچ شتێک خوای گەورە لەسەری نەنووسیبی نایەتە ڕێگات ئیتر تۆ بۆ خۆت تەسلیم بە خوای پەروەردگار ناکەی خوای بەدەسەڵات خوای بەتوانا خوای کارزان خوای کاربەجێ خوایە کە وەلتاو کافیە خوای گەورە فەرمێوە ئەلقەیت عەلەیکە مەحەبەتەن منی مەحەبەتەن نەکیرەیە بە سەیدنا موسا فەرمێ یەک خۆشەویستیم خستە سەر تۆ یەک خۆشەویستی بزانت سیرەی سەیدنا موسا بخوێنەرە بزانە لە هەموو لەحظەیەکیا ترسە أخاف أن يقتلوني أخاف أن يكذبوني قال إننا نخاف أن يفرط علينا وأن يطغى فأوجس في نفسه خيفة موسى هموي دعاء وش هموي ديته لا تخاف لا تخف إنك أنت الأعلى همو جاري لقل ترسك وأماني كيش بدعاء أوا عبدي مسلمان أوا لقل خواي پروردگار الرفتارك كعبديتي تصاغ بو خواي پروردگار كلا دينك تيجيشتي كزانيت قدري خواي پروردگار لم وجوده هموشتي أو جولينه أو خواي پروردگارا إرادي لسر هر شتێکە تەنها ئەو ئەوێ هیچ شتێک لەو خەلائقە هەرچی مەخلوق هەیە کۆ بێتەوە زەرەرێ بە تۆ ناگەیە من هەتاوەکو خوای پەروەردگار لەسەری نەنووسیبی لەبەرەوە تەسلیم بە خوای پەروەردگار لەم حاڵەتەشە گومان باشی لێت ببێ بە سیمە و سیفەتێکی دائیمی لەسەری پەروەردە بە خاصەتەن گومان باشی بە خوای پەروەردگار ئەو کەسانەی کە گومانی خراپیان بە خوای پەروەردگار هەیە ئەشێ لە سەرەتاوە لە ماڵەوە خراپ پەروەردە بوو بن ڕاستی کەرەوە لە کۆڵانە متەئەسر بوو بێ بە خەڵکی تری کۆڵانەکە ڕاستی کەرەوە لە مەکتەب متەئەسر بوو بێ بە مامۆستایە خەڵکێکی تر ئێستا کە ئەو قسانە بیستێتەوەڵێ ئەنو ئاوەشکەڵ تەعلیقاتە داتۆ بەڵام ئەوانە نابێ کاریگەری لەسەر گومان باشی من هەیە من گومانی باشم بە خوای پەروەردگارم ئەوەندە دەرەجەیەکی گەشتوونەتە دەرەجەیەکی یەقینتیایە ئەزانمە کە چاو بنوقێنم و وا تەسلیم بە خوای پەروەردگارم بە سادقانە یەک هەفتەیەک لە خۆم دەرچم یەک هەفتەیەک من و تۆ تەجروبەیکەین یەک هەفتەیە لە خۆت دەرچوو لە زاتیەتی خۆت لە ئەنانیەتی خۆت لە خۆش باوەڕی خۆت لە دنیاویستی خۆت لە شەڕەپاڵ یەک هەفتە عەبدایەتی وەکو سەرڕاستانە بە خوای پەروەردگار بکە بزانە خوای گەورە چۆن ئەتێنێتە پێش چیت بە نسیبەکە ئەو هیواواتانەی کە هەتە بۆ دێنێتە دی ئەو مەبەستانەی کە هەتە بۆ دێنێتە دی ئەو ترس و بیمەی لە دڵ و دەروونتایە ئەو ئەیڕەوێنێتەوە ئینسانی موسڵمان ئاوا ئەژی ئێمەش پێویستە ئاوا بگەڕێنەوە بۆ دینەکەمان خوای پەروەردگار یارمەتی دەری ئێوەش بێ لەسەر ئەم باش گومانیە بە خوای پەروەردگار پەروەردەمان کە هیدایەتەکەش هەر لە خۆیەوەتی عبادەت هەر لە خۆیەوەتی ڕەنجی ئێمە کە ئەیدەین استعانەکەشمان هەر بۆوە یارمەتی دانەکەش هەر لە خوای پەروەردگارەوەی بۆیە ئێمە هەمیشە ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم ئێمە هەمیشە داواکەین خوایە یارمەتیمان بدە ئەتپەرستین بۆ یارمەتیمان بدە یارمەتیمان بدە بۆی بتپەرستین اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ ئەم گومان باشیە لە ناخمانە زەرعکە ئاودێری و چاودێری بکە بلطف خوي بمعيتي خوي أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.